لەدایکبووی ساڵی 1976 شاری بەغدام لە تەمەنی مناڵیەوە هاتووینەتەوە کوردستان. قۆناغی سەرەتایی و دواناوەندیم لە ئامادەی لە شاری دەربەنی خان تەواو کردووە. دواتر لە ساڵی 1999 زانکۆی سلێمانی بەشی زانستی مرۆڤایەتیم تەواو کردووە. هەر لە تەمەنی مناڵیەوە خولیای خوێندنەوەم هەبووە، لە تەمەنی سەرەتایی خولیای خوێندنەوەم هەبووە بۆ گۆڤار و ڕۆژنامەکان لە تەمەنێکی مناڵیەوە لە سەرەتایە و دواتریش لە قۆناغی زانکۆ هەمیشە خوێندوومەتەوە. لە قۆناغی سەرەتاییەوە حەزم بە خوێندنەوەی گۆڤار و ڕۆژنامەکان کردووە. هەمیشە بە دوای هەرچیم دەستکەوت بێت لە هەر شوێنێک ڕۆشت بمێتە شوێنێکەوە شتێکم بینی بێ یەکسەر خوێندوومەتەوە. بەڵام من سەرەتا بە زمانی عەرەبی خوێندوومە. بەهۆی ئەوەی بە زمانی عەرەبی خوێندوومە، خوێندنەوەیشم هەر بە زمانی عەرەبی بووە، هەتا لە قۆناغی زانکۆیشا تەنها بە زمانی عەرەبی خوێندوومەتەوە. دواتر کە هاوسەرگیریم کرد و ڕۆشتمە دەرەوەی وڵات، لەوێ دەستم کتێبی عەرەبیم بە زمانی عەرەبی دەست نەدەکەوت، هەوڵمدا بە کوردی بخوێنمەوە. لەو کاتەوە یعنی بڵێم هەر لە زۆر لە مێژە یعنی من ئاشنام بە کتێب و خوێندنەوە، بەڵام وەکو خوێندنەوەی کوردی دەتوانم بڵێم پەرتووکە کوردیەکان دەتوانم بڵێم لە ساڵانی 2005 بەدواوە. من لە ساڵی 2007 دەستم بە کاری وەرگێڕان کردووە. هەمیشە وەک چۆن دەڵێن خوێندنەوە هەوێنی نووسینە. من پێم وایە دەبێت بخوێنیتەوە، خوێنەرێکی باش بیت، ئەو کات دەتوانیت وەرگێڕان بکەین. وەرگێڕان زمانی تایبەتی خۆی ئەوێ مەرج نییە. ئێستا لەوانەیە من ئەکادیمیم تەواو نەکردبێ، بەشی ڕوانامەی وەرگێڕانم نەبێ، بەڵام ئەوە بە پراکتیک و ئەزمون دێت. من توانیومە لە ڕێگەی ئۆنلاینەوە ئەو مەرجانەی کە لە وەرگێڕا دەبێت بوونی هەبێ بیخوێنم. هەوڵم بۆ داوە، ماندوو بووم. ئەمانە هەمووی گرنگە بۆ وەرگێڕ. شارەزایی باشی لە هەردوو ڕێزمانەکە هەبێت، لە ڕێزمانی هەردوو زمانەکەی کە وەرگێڕانی تیادا دەکات، لە ڕەوانبێژی هەردوو زمانەکەدا بتوانێت دەستەواژەکان بە جوانی شارەزاییکی باشی لە دەربڕینە هەبێت، دەربڕینی چیرۆکەکان دەستەواژەی جوان بەکار بهێنێت، کە ئەمانە خۆی لە خۆیدا گرنگی خۆی هەیە بۆ وەرگێڕان. نابێت وەرگێڕانی وشە بۆ وشە بێت، دەبێت وەرگێڕی کارامە ئەوەیە کە بتوانێت چۆن یاری بە وشە بکات لە کاتی وەرگێڕاندا، کە ئەمە گرنگی خۆی هەیە. من هەمیشە ئەڵێم زۆر هەن ئەو کەسانی کە بەشی وەرگێڕانیشیان خوێندەوە، بڕوانامەی وەرگێڕانیشیان هەیە، بەڵام چونکە نەهاتوون لەو مهنەی خۆیانە بەردەوام بن، کاری تیا بکەن، نەیانتوانیوە سەرکەوتوو بن. بەڵام ئەکرێت کەسانێکیش هەن بەشی وەرگێڕانیان نەخوێندووە و توانویانە شتی باشیش وەربگێڕن. من کاتێک دەبینم ژنان لە ناو کۆمەلگاکەمە ڕوبەڕووی توندوتیژی دەبنەوە، ڕوبەڕووی کێشەی کۆمەڵایەتی زۆر دەبنەوە، دەکوژرێن، ئەمانە هەموو ئازارم پێ ئەیان. مەبەستمە بەلامەوە ژن هۆشیار بێت، ژن هەوڵ با خۆی ڕۆشنبیر بکات. لەو کاتا دەتوانێت زۆر بە جوانی پارێزگاری لە مافەکانی خۆی بکات، دەتوانێت ئازادانە داکۆکی لە بیر و هزری خۆی بکات، دەتوانێت پرسەکانی بەرەو پێش بەرێت. ئامانجی من ئەوەیە کە هەمیشە ویستومە هێز و توانا بەژن بدەم لە ڕێگەی ئەو کارانەی کە کردومە. هەمیشە کارێکم هەڵبژاردووە کە توانەکانی ژن دەخەمە ڕوو. سەرەتا 2020 کۆمەڵێک شاعری ناوداری عەرەب نزار قەبانیم وەرگێڕاوە سەر زمانی کوردی. بێگومان نزار قەبانی شاعیرێکی نامۆ نییە بە کەلتوری ئێمە، زۆریشن لەو نووسرانەی کە کاریان لە شعرەکانیان کردووە و شعریان وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. من خودی خۆم چێژم زۆر لە ئەتمۆسفیر و جوانی و ڕیتمی شعری نزار بینیوە. هەستم کردووە نزار دەچێتە ناو ڕۆحی ژنەوە. کاتێک قەسیدەکانی دەخوێنیتەوە هەستەکەی نزار لە ناو ڕۆحی ژندایە. ئیتر ئەگەر ئەو ژنە دایکی بێ، کچی بێ، خۆشەویستی بێ،
زۆر بە جوانی ناخی ژن دەخوێنێتەوە. نزارێکێکە لەو شاعیرانەی کە توانیت بتی لەسەر زاری ژن شعر بڵێ، ئەو زۆر دەگمەنە کە بتوانیت لەسەر زاری ژن شت بڵێت. کاریگەری نزار لەسرم چێژ وەرگرتن لە شعرەکانی لە ئازارەکانی کە لە ناو دەقە شعرەکانیا دەری بڕیوە خەمەکانی کاری کردووەتە سرم. حەزم کردووە ئەو چێژەی کە خۆم ئەو خەمانەی کە خۆم دەیبینم منیش بتوانم پێشکەشی کۆمەلگاکەمی بکەم، بە تایبەتی لە دوای ڕاپەڕینەوە نەوەیەک پێگەیشتون قورسە بەلایەنەوە تێگەیشتن لە زمانی عەرەبی وەک خزمەتێک حەزم کردووە خزمەتێک بە ئەو نەوە نوێیش بکەم و شعری خۆشەویستی و جوانەکانی نزاریان پێشکەش بکەم. دواتر کۆمەڵە چیرۆکێکم کە لە ئەدەبیاتی جیهانیەوە وەرگێڕا لە ئاگۆرا دەنگ کراوە بە کتێبی دەنگی، لەوێ بە ناونیشانی ناوی کتێبەکە ملوانکەیە، کۆمەڵێ چیرۆکە کە لە ئەدەبیاتی جیهانیەوە وەرم گێڕاوە. ئەو بەرهەمەیشم هەیە، بەڵام ئەوە بە چاپ نەگەیاندۆ هێشتا، بە تەمام لە داهاتوودا کاری زیاتری تیا بکەم و بە قەبارەیەکی گەورەتر چاپ و بڵاوی بکەمەوە. دوا بەرهەمیشم 2023 دەرچوو ڕۆمانی دایەیە، بەڵام ئیشی کاری من لەم ڕۆمانە مانگی حوتی 2020 تەواو بوو، بەڵام چاپکردنەکەی دواکەوت بۆ ئەم کاتانە و ئێستاش بەرهەمێکی کەم چاوەڕوانە بۆ ئەوەی چاپ بکرێت. ژمارەی سپاردەی وەرگرتووە و دەستگای ڕۆسا ئەرکی چاپکردیان گرتووەتە ئەستۆ. باس لە ڕۆمانی ژنەنووسەری فەڕەنسی ئانی ئندرۆیە کە باس لە چیرۆکێکە کات کە بەسەر ژیانی خۆیدا هاتووە. کاریگەری ئەو ڕۆمانە لەوەدایە کە ئەو ڕۆمانە کاریگەری بووە لەسەر گۆڕینی هەرێک پرس لە دستوری وڵاتی فەڕەنسا کە لە بەرژەوەندی ژنانە نەبووە. دوای تەواو بڵاوبوونەوەی ئەو ڕۆمانەی توانراوە ئەو پرسانە ینی لەسەر ژن دەستکاری بکرێت و لابرێ، ینی ڕۆمانێکی زۆر کاریگەرە بە هیوان بە زووترین کات ئەویش بڵاو ببێتەوە. ئەوەی دایە لە دوور و لە نزیکەوە بناسێت لە خوێندنەوەی ئەم ڕۆمانە کە خوێندیوە ڕاستە خۆ دەتوانێت کاریگەری بکاتە سەری. ڕۆمانێکی زۆر تایبەتە، ڕۆمانێکە داکۆکی لە ژیاننامەی ژنێک دەخوێنێتەوە هاوتەری بە مێژووی هاوچەرخی نەتەوەیەک کە دەتوانم بڵێم جەستەی هەردووکیان پڕن لە زەبر و زام و شکست و هەڵسانەوە و کۆڵ نەدان و ئیرادە و هێز و ینی ئەمانە خۆی لە خۆیدا کە تۆ دەبینیت ژنێک بەو شێوە خەباتی تێکۆشانی کردووە هێز دەبەخشێت بێت، توانات پێ دەبەخشێت، خۆت بە بەرپرسیار دەزانیت لە بەردەم پرسە نەتەوایەتیەکان. ئەمە خۆی لە خۆیدا دڵنیام لەوەی هەرکەس بیخوێنێتەوە ئەو گۆڕانکاری تێدا دروست دەبێت و ڕوانینی بۆ ژیان و بۆ نیشتیمان و بۆ پرسی نەتەوایەتی و پرسی ژنان دەگۆڕێت. وەرگێڕان کاریگەری خۆی هەیە لە گواستنەوەی کەلتور و شارستانیەت و زەهنیەت و فکری نەتەوەکانی بە یەکتر. ئەمە خۆی لە خۆیدا ڕۆڵێکی گرنگە. من ئێستا بێم ڕۆمانێکی ڕۆژئاوایی وەرگێڕمە سەر زمانی کوردی، من فێر دەبم هێز وەرەگرم کە سەردەمانێک ئەوانیش بڵین بە ژیانێکی سەختا دۆخی ژن بە ژیانێکی سەختا تێپەڕیوە و ئێستا ئازادانە بە جۆرێکی کا لە ڕۆژئاوا ژیان دەکات. ژن سەربەرزی زیاترە، ژن ئازادترە، ئازادی لە پێشترە، ینی زۆر شتی لێ قەدەغە نەکراوە. بێگومان وەرگێڕانی ڕۆمانی دایە وەک ئەوەی کەلتورمان نزیکە لە یەکەوە، ئەوەیە ئەگەر نووسەر زمانی سۆرانی بزانایە دڵنیا بووم بە زمانی سۆرانی دەینووسی. نووسەر خۆی خەڵکی ڕۆژ ئاوای کوردستانە بە زمانی کرمانجی دەدوێ، بەڵام بەو پێەیە کە لە وڵاتی سووریا قەدەخە بووە زمانی کوردی بۆیە ئەتوانوێتی بە عەرەبی بینووسێ. بۆیە لە ڕۆمانی دایە کەلتورەکان زۆر نزیکن لە یەکەوە.
یعنی هەستی پێ دەکەی شتەکان هەمان شتە چکە هەمومان یەک پارچەین کوردستان یەک پارچە یەک کەلتورە یەک شارستانێتە زۆر درک بەو جیاوازیە ناکەین تەنانەت کە خوێنەر خوێندوێتیەوە زۆرن ئەو خوێنەرانەی دەڵێ ئەڵێ هەڵ هەست ناکەین ڕۆمانێکی وەرگێڕاو بێ هەستەکەین نووسراوەتەوە بە حکمی ئەوەی ینی بەو پێی کەلتورمان یەک کەلتورە وەرگێڕانی وردیشم کردووە لە زمانی کوردی بۆ زمانی عەرەبی 5 دەقی شعری شاعیر قوبالی جەلیزادەم وەرگێڕاوەتە سەر زمانی عەرەبی بەڵام وەک ئەوەی من خۆی لە خۆیدا کارێکی جوان و پیرۆزە تۆ بتوانی کەلتور و شارستانی وڵاتی خۆت بناسیێنی بە وڵاتانی تر بەڵام من حەزەکەم زیاتر خزمەت بە میلەتی خۆم بکەم حەزەکەم ئەوەی کە خۆم دەیخوێنمەوە و دەیبینم پێشکەشی خوێنەری کوردی بکەم پێشکەشی ژنانی کوردی بکەم بەڵام لە ئێستادا بیرم لەوە نەکردوێتەوە ڕەنگە لە داهاتوودا بەڵام لە ئێستادا خولیامە و ئامانزمە تەنها خزمەت بە نەتەوەکەی خۆم بکەم خەونم وەرگێڕانی کتێبێکی دیکەی خاتوو ڕووناک مرادە بە هەمان شێوە باس لە ژیانی ژنێکی تێکۆشەر دەکات کە چەندین قۆناغی سەختی ژیانی تێپەڕاندووە کە چەندین ئازاری چەشتووە کە چەندین نەهامەتی بینیوە لە ژیاندا یعنی خەونمە و لە بەرنامەمایە دەست بکەم بە وەرگێڕانی ئەو کتێبە ڕۆمانێکی گەورەیە قەبارە گەورە بە عەرەبیەکەی زیاتر لە 700 پەڕەیە دەبێت بە کوردیەکەی زۆر زیاتر ببێ ئەوە لە بەرنامەمایە بە زووترین کات بتوانم دەستی پێ بکەم بەڵام ناوی ڕۆمانەکە ناڵێم ئاشکرای ناکەم ئەوکو سپرایزێ بۆ داهاتوو ئەی هێڵینەوە ئەگەر توانرا و تەمەەن باقی بێت ئەو ڕۆمانش وەربگێڕم خەونمە ئەو ڕۆمانە خەونێکی گەورەی منە چکە دڵنیام خزمەت بە ژنانی نەتەوەکە مەکات.